ئاوان دەوی دەمێدا و ڕەوشە کوردستانی نەساقام گیرە و گەلێک ناکۆکی لە هەرێمێ هەنە. کاریگەریەکە پڕ خراپ لەسەر ڕەوشە دەرونی یا گەلێ کورد چێبوویە. تو چاوە دکاری ئالیکاریا گەلێ خۆ بکە درەیە کاری خۆدا. من وەکو ڕۆژنامە نووسێت ئەوەی کردومە هەساوم بە ئەرکێکی کەمی خۆم لە بەرەوەیکە من ئەزانم زیاترم پێ ئەکرێت و ئەتوانم باشکاری باشتریش بکەم، بەڵام بە گوێرەی ئەو چوارچێوەی هەمەیە خۆت ئەو پانتایەی لە بەردەم مابووە من هەوڵم یاوە لە ڕێگەی لاپەڕەکەی خۆم لە فەیسبووکەوە لە یەکەم ڕۆژی قەیرانەکانە تا ئەمڕۆشی لەگەڵا بێ بە بڵاوکردنەوەی پەیامی خۆشەویستی، پێکەوەژیان، یەکترویستی، هەروەها ئەو پەیامانەی کە ئەزانم لە ئێستاە بۆ وڵاتەکەم بۆ نەتەوەکەم زۆر پێویستە. ئەویش ئەوەیە کە ئێمە لە هەموو ڕێگاکانەوە بگەڕێنەوە سەر ئاشتی، خۆشەویستی، پێکەوەژیان بۆ ئەوەی ئایندێکی پڕ لە ئارامی و لە ئاشتەوایی بۆ وڵاتەکەی خۆم بنیاد بکەن. باشە ئاوان دە پۆستێک لەسەر فەیسبوک کردبوو بە هاشتاگە هەناسە بدە. مەبەستاتە چیە دەمێت و دبێژی هەناسە بدە بۆ کێ دبێژی هەناسە بدە؟ مەبەستێ من لە هاشتاگی هەناسە بدە من سەیری لاپەڕەکانی ماڵتی میدیا و سۆشیال میدیا مەکرد، سیر مەکرد زۆربەی و کەسانی کە قسەکەن لەسەر ئەم دۆخایە خۆت هەر جۆرێک لە ئەوەی کە ئەگەر تووڕەیش هەبێ ئەنجامی ئەوەیە کە بەر لەوەی بنووسێت یان بەر لەوەی قسە بکە ئەو کەسە هەناسەی نەیاوە. من وای ئەبینم مرۆڤ کاتێک هەناسە ئەدا بەم شێوەیە ئینجا ئەنووسێت پەیامەکەی جیاوازترە لەو پەیامی کە بەر لە هەناسەدانەکە دەری بڕیوە. ئەم هاشتاگە کۆمەڵێک چالاکوان و ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستان تەنانەت لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ناوچەکانی خوار و عێراقیش کۆمەڵێک چالاوەکوانمان هەیە کە ڕاستە لە نەتەوە و پێکاتی جیاوازن، بەڵام ئەوان پێیان وابوو ئەو دۆخی هەرێمی کوردستان دۆخێکە پەیوەندیدارە بە نەتەوەیەک کە ئاشتیانە هەوڵی بەدەستهێنانی مافەکانی خۆی داوە، بۆیە لەگەڵ ئێمە بوون ئەوان بە زمانی عەرەبی و بە زمانی ئینگلیزیش هەمان هاشتاگیان بەکارهێنا و ئەتوانین بڵێن تا ڕادەیە کاریگەریەکی باشمان دروست کرد و لە ماوەی ڕابردوو لەسەر سۆشیال میدیا لەوەی کە دەرونی خەڵک دەربڕینەکانی خەڵک ئارام بخێنەوە. بەڵێ ئاوان تو vê hefteyê yek ji beşdarbûyên bernama TEDx niştîman bûy ya ku îsal taybet bû bi jinan. Bû me biçek behsî beşdariya xwe bike û peyama te çi bû di vê axiftinê de? Armanca te çi bû? من یەکێک بووم لە هەڵبژێردراوەکانی کۆنفرانسی TEDx نیشتیمان عومان یان TEDx عومان. ئەوە بۆ من شتێکی چۆن ئەڵێ خۆش بوو لە بەرەوەی کە من لە ڕابردووە زیاتر کارم لەسەر ژن کردووە بۆ کەسم خستۆتە سەر ئادەتشێ و کچ و ژن و ئافرەتێک کرد. چیرۆکەکانی ئەوانم بڵاو کردوتەوە بە ڕوویەکی گەشتبینانە سەرکەوتنانە. ئەم کۆنفرانسە لەم کاتەیە بە سەرورەتێکی زۆر زۆر باشم ئەزانی پێم وابوو دەستکەوتێکی زۆر زۆر باشە لە بەرەوەی کە لە هەموو دنیا ڕەنگە فۆکەسەکان لەسەر هەرێمی کوردستان ئەوە بێ ئێمە هەر شەڕ جەنگ ململانێ هەڕەشەکان ئێمەی وەستاندووە لە چالاکێ مەدەنیەکان، بەڵام بە پێچەوانەوە ئێمە بەم کۆنفرانسە نیشانماندا ژنەکانی ئێمە ئەتوانن بنیادنەری گۆڕانکاری بن، ژنەکانی ئێمە ئەتوانن ئاشتی بەرقەرار بکەن، ژن ئەتوانین ڕۆڵی هەبێ لە ئەوەی تەلاری نیشتیمانێکی پڕ لە خۆشەویستی و پێکەوەژیان بنیاد بنێ. باشە ئەوان ئەمێ نەها هەرن بەشێک ji ئاخفتنا te و دوورە ئەمێ vegrin ser babeta xwe. هاوڕێکانم کچ بن کوڕ بن پیاو بن پێمەڵێن ئێرە وڵاتی تۆ نییە و شتانەی تۆ دەستی بۆ بەی بڤەیە، بۆچی ناچیتە دەرەوەی وڵات؟ ئەو پرسیارێکی زۆر زۆر ڕەشبینانەیە بۆ من لە بەرەوەی کە ڕەگ و ڕیشەی من لێرەیە. من لە کوردستان ئەتوانم بۆ ژنەکان بۆ دەنگی ئەم هەموو کچەکە ساڵانێکە هەوڵ ئەدا بۆ ئاشتی بۆ خۆشەویستی بۆ پێکەوەژیان من ئەتوانم لێرە پەرە بە ئاواتەکانم بم. ڕەگ و ڕیشەی من لە کوردستانە، هەمومان هەر یەک لە ئێوە هیچ کاتێک درەنگ نییە، هیچ کاتێک نابێمە بوەستین.
خالقا پر گرنگ آوان مدویو بحث کم کتاد آخفنا خدا گوت کو هوالن تا دبیجن کردستان نوالاتی تیا بابت انتو لسر دا آخوی لوالات ما با آسانی ناین قبول کرن تو گشبینی کو روژک بیت اف بابتن گرنگ وکو سکس تزدریجیا سکس هفراگز خوازی و بن پیکرین اما فنجنان بگشتی ببینه بابت اکان نورمال کو تو کار بی روژک جروجان بدنگه که برز لسر باغوی بینه کو کسک بیجد اف بابتانه بونه من هەمیشە گەشببینم هەمیشە کوردستان بە وڵاتی خۆم ئەزانم نیگەرانە بم کە خەڵکانێک بە من ئەڵێن تۆ بۆ کوردستان بەجێ ناهێڵی بەڵام من ڕام وایە ڕەگ و ڕیشەی من هەر لە کوردستانە ئەوە منم ئەتوانم خزمەتی ژنان و ئافرەت و شانی وڵاتەکەم بکەم لەبەرەوەی کە من ئەزانم معاناتی ئەوان ئاریشەی ئەوان کێشەکانی ئەوان چییە لە ئێستاشە من سەرڕای ئەوەی زۆر جار هەگەرە و گرفتم یەتە بەردەم بەڵام بەردەوامم من بەردەوامی لە بەشێک لە سەرکەوتنەکانی خۆمەزانم بەڵام دڵنیام چۆن ئاسۆ ڕوونا چۆن هەموو بەیانیەک خۆری ڕۆژێکی نوێ هەڵێ دڵنیام ئێمە لە کوردستان ئەتوانین بگەین بەو ڕۆژە بەوەی کە نیشتیمانێکی سەر بە خۆمان هەبێ لە وڵاتێکی سەر بەخۆیە بتوانین هەموو ئەو بابەتانی کە ئەمانەوێ بە ئازادی و ئاشتی قسەی لەسەر بکەین ڕێگاکان لە ئێستاە باشتر بوونە لە ڕابردوو بەڵام هێشتا پێویستمان بەکارکردن هەیە لە ئێستاە من دنیایەک خەڵکی باشە بینم لەسەر پرسی ئافرەت و ژن کار ئەکا حکومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشی ناوە بۆ ئەوەی کە ژن بێتە پێش و لە ناوەندی بڕیار ئیش بکات کۆمەڵێک ڕێکخراومان هەیە کۆمەڵێک ئێمە سنتەری لێکۆڵینەوە و دەستگامان هەیە بەڵام ئەوەی زۆر جار گرفتە ئەوەیە کە ئێمە هاودەنگ نین هەماهەنگیمان لەگەڵ یەکتران نییە بۆ داهاتوو ئێمە ئەبێ ئەم هەماهەنگیە زیاتر بکەین ئەو کۆدەنگیە زیاتر بکەین زیاتر هەست بەوە بکەین کە ئێمە ئیش بۆ وڵاتێکەکەین بۆ نیشتیمانێکەکەین کە نیشتیمانی کوردستانە کوردستان لە ڕابردووە دەیان نمونەی جوانی پێکەوەژیانی هەیە دەیان نمونەی هەیە کە ئافرەتان و ژنان ڕۆڵیان هەبووە لەوەی کە لە ئێستاە من ئازاد بم لە قسەکردن لە ئێستاە من ئازاییەک لە خۆم ببینم چاونەترس بم ئەوە زۆر زۆر گرینگە ئێمە ئەم دەستکەوتانە بپارێزین و من گەشببینم کە ئایندەی کوردستان ئایندەیەک ئەبێ کە ژن و ئافرەت تێیدا ڕۆڵێکی گەورەی ئەبێ لەوەی کە یاساکان ڕێنماییەکان سەرجەم ئەو شتانەی کە خزمەتی شن ئەکات زیاتر هەنگاوی گەورەی بۆ بهاوێت بەڵێ ئەوان ئەز بچمە سەر بابەتێکێک و مخابن تانەها ئەم دەوێت سەرێ بابەتێ باغڤین تا لەسەر پۆستێکە خۆ نوویسی بوو و gelek caran xelk pisyar li min dekin to xelkî kwê min elêm min kiçî Kurdistanım. Mixabin di vî demî de gelek axuftinin nexweş di navbera xelkê her sê şaran Hewlêr, Slêmanî û Duhok çêbûne. Ta niha boçî ev babete di nav Kurdan da heye. Boçî ev cudabûna her sê şaran di nav me da heye. من نیگەرانم کاتێک ئەمانە ئەبینم کە ڕەنگ باتەوە لە گفتوگۆکانمانە لەبەرەوەی کە من هەمیشە خۆم بە کچی کورد ئەناسێنم ئەڵێم من خەڵکی کوردستانم من دهۆکیم من هەولێریم من سلێمانیم من زاخۆییم مەخموریم شەنگالیم خەڵکی تەلەسکۆفم ئەمانە هەمووی کوردستانن بۆیە بە تایبەت لە کاتێکی ئێستاە ئەمە پلانێکی دەرەکیە کەوا ئەکات کە شارەکان و سنووری شارەکان لە یەکتردا بڕێت ئێمە ئەبێ بە خۆشەویستی ئەم سنوورانە نەهێڵین جارێکی تر سنوور لە نێوان شارەکان دروست بێت لەبەرەوەی ئێمە پەیوەندیەکی زۆر تۆمان هەیە ئێمە یا دەروەری و بیرەوەری زۆر زۆر گەورەترمان لەوە هەیە کە شارەکان لە یەکجیا بکەینەوە زۆر زۆر گرینگە لە ئێستاە ئێمە بە خۆشەویستیەوە لە شارەکان بلیکێنینەوە بەیەکەوە نەوەک جیایان بکەینەوە باشە بەس دنەریناتەدا چ دەهێڵیت ئەv جیاوازیە بێتە ناو هەر سێ شاراندا تو دبێژیک و کاریگەریە حزبن سیاسیە ڕەنگە حزبە سیاسیەکانیش ئەمە خواستیان نەبێ ئەمە خواستێکی بێگانە بێ خواستێکی چۆن ئەڵێ سیاسەتێکی دەرەکی بێت
بێت ئەم ناکۆکیانە دروست بکات لە ئێستاە گەورەترین دەستکەوت کە بیکە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەبێ بیر لەوە بکەنەوەکە ئەو یەک ڕیزیە ئەم خۆشەویستیە ڕێز لێ بگرن بیپارێزن لەبەر ئەوەی کە لەم وڵاتە تاکەکانی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشیان ناوە ئەیانەوێت دەستکەوتەکان ببینن نەوەک زیاتر لێکترازان ببینن بۆیە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد لایەنە نەرێنیەکان یاخود ئەو لێکترازانە چووکەکان بەلاوەنێن بەڵکو دیالۆگ گفتوگۆ گەورەترین چارەسەرە گەورەترین دەستکەوتە لەبەرەوەی کە ئەوەیان بیر بێ تاکی ئەم وڵاتە تاکی کوردستان لە ئێستاە گەورەترین خەونی ئەوەیە کە لە وڵاتێکە لە دەوڵەتێکی سەربەخۆیە ژیان کات و شوناسی خۆی هەبێت کە هەنگاوی زۆر گەورەی بۆ ناوە دناریناتەدا وشە تا چ ڕادایەکی دکارە کاریگەر بە و بکارە شەر ڕاوەستینە من ڕام وایە وشە کاریگەریەکی زۆر زۆری هەیە وشە ئەتوانێت گەورەترین شەڕ بوەستێنە ئێمە ڕابردوویەکی زۆر ناخۆشمان لەگەڵ شەڕ هەیە ڕابردوویەکی پڕ لە کارەسات و خوێناییمان لەگەڵ چەکا هەیە لەگەڵ شەڕا هەیە دایکەکانی ئێمە کچەکانی ئێمە کەس و کار و بنەماڵی شەهید و ئەنفالکراوەکان لە وڵاتە زۆر ڕقیان لە چەکە ڕقیان لە شەڕا بۆیە ئێمە لە کاتەیە ببینین لە هەر شوێنێک گفتوگۆیەک یان وشەیەک بۆنی شەڕی لێبێ ئەبێمە بە گوڵ وەڵامی دەینەوە گوڵ بدەینە دەستی ئەو کەسانی کە وشە وەکو شەک بەکارەهێنن بۆ شەڕ ئەیانەوێ بە وشە ژینگەیەک بخڕخێنن کەسەکان شەڕ بکەن جاو شەڕە مەرجنی هەر لە بۆ ڕەپانێک لە مەیدانێکی گەورە بێ ئەکرێ لەسەر نووسینەکان لە پەرەگرافی نووسینەکانە بەکاری بهێنی کە من پێم وایە کاریگەری ئەم جۆرە شەڕە زۆر زۆر گەورەترە بۆیە زۆر زۆر گرنگە من هەمیشە ئەڵێم نەخێر بۆ شەڕ بەڵێ بۆ ئاشتی بۆ پێکۆژیان بەڵێ ئێمە توانین بە زمانی گوڵ بدوێن لولەی تفەنگەکان وەلانێ بڵێن ئێمە گوڵمان ئەوێت ئێمە ئەمانەوێت بە زمانی خۆشەویستی بدوێن نەک شەڕ لەبەرەوەی کە ئێمە تینوین بە ئازادی کوردستان لە ئێستاە دەنگی بەرزە هاوارەکە بۆ ئاشتی بۆ پێکۆژیان ئەوێت لە زووترین کاتا هەرچی ناکۆکیە بەلاوێنێ لەبەر ئەوەی کە ئێمە لە قۆناغێکین لە سەردەمێکین ڕاهاتوین بە ئاشتی و خۆشەویستی و پێکۆژیان ڕقمان لە شەڕە گەلەک سپاس ئاوان جافت و بمەڕە بووی ژە هەولێرە گەلەک سپاس و بەشداریاتە گەلەک سپاس بۆ ئێوە شەر شاد